مایک پامپێۆ هەردوای سوێند خواردنی وەک وەزیری دەرەوەی نوێ ئەمریکا هەینی گەیشتە بروکسێل بۆ ئەوەی لە کۆبوونەوەی ناتۆدا بەشداری بکات. پێش هەموو شتێک بۆ ناتۆ بەخێراتتان دەکەین. پێی خۆشحاڵین لێرن. پیرۆزبایتان لێ دەکەین کە وەک وەزیر دەرەوەی ئەمریکا دیاری کراون. دەزانی ئەوە یەکەم کاری ئێوەیە لەوە تا پۆستی نتان وەرگرتووە. چاوەڕوانی کارکردن لەگەڵ ئێوە دەکەم بۆ ئەوەی ناتۆ هەرەوە ببێتە ناوەندێکی ئاسایش و ئەزمموی درێژخایەن و ڕاستەقینەی ئێوە وەک کەسێکی هەڵکەوتوو وا دەکات ببن بەهارە دیپلۆماتی باڵای ئەمریکا و جارێکی تر پیرۆزبایتان لێ دەکەم و بەخێر بێن. پامپێۆ شیواداری دەربڕی کە گەلێ بابەتی گرنگ هەنا کە بتوانن کاری لەسەر بکەن. سپاسی میوانداریتان دەکەم. دوای نافڕۆکەدا سوێن خواردنم ئەنجامدا و یەکسەر هاتمە ئێرە و هۆیەکەشی گرنگە. ئامانجەکان گرنگ و ئەو ئەرکە دیبلۆماتیە بۆ ئەمریکا هێزگار گرنگە. سەرۆک ترامپ زۆر خوازیار بوو بێمە ئێرە و خۆشحاڵم کە توانیم لێرە بم و چاوەڕوانم سەردانی ئەمڕۆ بەبەرهەم بێت. هەندێک لە وەزیرانی دەرەوەی ناتۆ خۆشحاڵی خوان سەبارەت بە هاتنی پامپێۆ دەربڕی. چاوەڕوانی چاوپێکەوتنی وەزیری دەرەوەی نوێ ئەمریکام و گەلێک جێگای سرنجە. تەنیا شەوێک دوای پۆستی نوێی بگاتە ئێرە. پێم وایە سەرەتایەکی زۆر باشە. دڵنیام ئێوەش دەزانن ئەوە یەکەم کۆبوونەوەی گەورەی ناتۆیە لەوەتای هێرشی سالیزبوری ڕوویدا. وەیەکێک لە مەسەلە سەرەکیەکانی چاوی لێ دەکەین وەڵامی بەهێزی ناتۆیە و چۆن ئەمە بەرەو پێش بەرین و چۆن وەڵامەکانی گشتی خۆمان بەهێزتر بکەین. پێش هەر شتێک کۆبوونەوەم لەگەڵ پامپیۆ دەبێت. یەکەم کار ئەوەیە بزانین چۆن لەگەڵی کار بکەین. هەروەک لەگەڵ وەزیرانی دەرەوەی پێشوو کارمان کرد و هیوادارم لە ڕێگایکی کارسازانەوە بە تایبەت لە پەیوەندی رووسیادا کار بکەین. هەروەها دەبێت لەسەر ئەو بابەتانەش کە لەسەر یان هاوڕانین پێدا بگرین و لەسەر وتوێژ بەردەوام بین. دوای کۆبوونەوەی ناتۆ پامپێۆ سەردانی خۆرهەڵاتی ناوەڕاست دەکات کە لەوێ ڕێکەوتنی ناوچی ئێران وێ دەچێت لەگەڵ ڕێبەرانی سعودی، ئیسرائیل و ئۆردۆن هەرە بابەتی سەرەکی جێگای وتوێژ بێت.